بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە ئەڵقەیەکینەی بەرنامەکەتان بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. هەوڵە دەین لەم ئەڵقەیەشا وەکو ئەڵقەکانی ڕابردوو ڕابۆستین لەسەر هەندێک بابەتی هەنیوکەیی کە ئێستا جێگەی مشتومڕن، جێگەی قسە و باس و گفتوگۆن لە نێوان بیر و ڕاجیاوازەکاندا. یەکێک لەو بابەتانەش داخستنی دەرگای مزگەوت و شوێنە پیرۆزەکانە، ڕێگەگرتنە لە کۆبوونەوەی موسڵمانان بۆ ئەنجامدانی شاعیرە دینیە پیرۆزەکانیان کە ڕۆژانە ئەنجامیانەدەن یان وەرزانایان ساڵی جارێک ئەنجامی دەدەن. ڕاهاتوون کە موسڵمانان لەگەڵ ئەم جۆرە پەرستشانەیە بژین و لە ڕێگەیانەوە لە خوای خۆیان نزیک ببنەوە و تیونێتی دڵی خۆیان بە تامەزرۆیی دینەکەیان بشکێنن. بەڵام ئێستا و لەوەها ساتێکدا بڕیاردراوە ئەم شوێنانیان لێ قەدەغە بکرێ. ئەمەش بۆ تا جێگەی مشتومڕێکی زۆر. ئێمە لەگەڵ بەڕێز دکتۆر سەردار ڕەشید حەمە ساڵح پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی لەسەر ئەم مشارە گفتوگۆکەین بە گەرمی بەخێرهاتنی بەڕێزیانەکەین کاک دکتۆر بخێر بێن. وەکام ئاژەم پێکرد کە لە ئێستاە لە جیهانی ئیسلامی و لە هەرێمەکی خۆشمان لە وڵاتی خۆشمان کە ئەم بابەتە جێگەی گفتوگۆیە داخستنی دەرگای مزگەوتەکان بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا. ئەم بابەتە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا تا چەند ڕێگە پێدراوە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. پێشەکی مزگەوت لە لای مسلمانان پێگەیەکی پیرۆزی هەیە. و کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەکە هیجرەتی کرد بۆ مەدینە، یەکەم کار کە کردی دامەزراندنی مزگەوت بوو. لە مزگەوت ئەتوانرێت کاروباری مسلمانان تێ جێبەجێ بکرێ، ئاسوودەیی دەرونی ئەو مسلمانانە لە مزگەوتە ئەتوانن ئاسوودەی بە دەرونی خۆیان بن، ئەتوان عیبادەتەکانی تیا بکەن، ئەتوانن دەرس و دەوری تیا بخوێنن. یعنی ئەو شوێن ئەو مزگەوتە کاریگەرێکی زۆری لەسەر مسلمانان هەیە، لەسەر ژیانی ڕۆژانەی مسلمانان هەیە. و ئاساییشە ئەگەر کەسێک خۆی گر بە مزگەوتەوە بە ئاسانی ناتوانێت لێی دوورکەوێتەوە. مسلمانان بە تایبەتی ئەوانەی کە لە کاتی نوێژە جەماعەتەکانە ئەچن بۆ نوێژەکانیان، 5 فەرز 5 جار لە شەو ڕۆژێکە ئاچێت لە مزگەوتە ئامادە بێت. بەلایانی کەمەوە هەر نوێژێکیش ئەگەر لە 5 دقەوە بۆ 10 دقەیشی بۆ دابن، ئەگەر زیاتریش نەبێت زووتر بچێت بۆ مزگەوتەکە، بەلایانی کەمە 10 دقەیەک لە مزگەوتە ئەمێنێتەوە. 5 دقەیی 50 دقیقە نزیکی سەعاتێک لە شەو ڕۆژێکە ئەو ئینسانە خولیای مزگەوت بووە. زۆر جار ئەوانەی کە خولیای مزگەوت بوون کاتێک کە لە ماڵەوەش بێزار ببن ئەچین لە مزگەوتە ئاسوودەی خۆیان دەرەبڕن، ئاسوودە ئەبن لەوێ. ئەگەر لە بازار بێزار بن ئەچین مزگەوت ئاسوودە ئەبن. کەواتە مزگەوت شوێنی ئاسوودەیی دەرونیە، بێجگەلەوەی کەوە شوێنی ڕەزانبوونی خۆی پەروەردگارە و جێبەجێکردنی فەرمانەکانی خۆی پەروەردگارە کە نوێژ و تاعەت لەو شوێنانەیە لە خوا نزیک بوونەوەیە. کەواتە لە خوا نزیک بوونەوەی تایە لەلایەکەوە، لەو لای تریشەوە ئاسوودەیی دەرونی بە ئینسانەکان ئەبەخشێت. کەسێک ئەگەر وای دانێن خولیای چای خواردنەوە بوو بێت، هەموو ڕۆژێک لە کاتی ژەمەکەی ئەگەر چای نەخواتەوە سەری بێتە ئێش، تۆ بێ ژەمێک چایەکەی پێتەرکەین بەدەستن قەست نێڵیت کە ئەو چایە بخواتەوە، سەری بێتە ئێش بەهۆی ئەو کە چای نەخواردەوە بێت چەندی ڕق لەتەوە بێت. ڕاست. بەڵام ئەو کەسێک کە خولیای چای خواردنەوە نەبووە، ئەگە بە ساڵ چای نەخواتەوە بەلای ئاساییە. کەواتە ئەوانەی کە خولیای مزگەوتن، ئەوانەی کە بەردەوام هاتووێ مزگەوتەکان، داخستنی مزگەوتەکان لەسەر دەروون و دڵی ئەوانە زۆر ئەستەمە، زۆر ناڕەحەتە. بەڵام بۆ کەسێک کە خولیای مزگەوت نەبوو بێت ئاساییە بەلایەوە، ئەلە مزگەوتدا بخرێ دانەخرێت چی مشکلێکی تایە. کەواتە داخستنی مزگەوت لەسەر ئەو کەسانە ناڕەحەتە، ئەستەمە، قورسە کە خولیای مزگەوت وابەستن بە مزگەوتەوە. لەبەرەوە لە کاتێکی ئاوایە کە خەڵکی لە ناڕەحەتیە دەرونی
بەرەو وێرانی ئەڕوات بەرەو ناڕەحەتی ئەڕوا هەموو ڕۆژێک لە وەسایلی عەلامە لە شوێنەکانەوە باسی کۆڕۆنا ئەکرێت ئەم ئینسانە پێویستی بەوەیە کە تۆزێ دەرونی ئیسراحەت کات لەوانەیە پێشتر بچواتە مزگەوتەوە دەرونی ئیسراحەت کاتەوە لەم هەواڵان دوورکەوێتەوە ئارامیە بە دەرونی خۆی بات ئێستا کە ڕێگەی ئەویشی لێبگیرێت ئەو نیتر لەوانەیە دابڕوخێت لەبەرەوە لەسەر ئەمانە زۆر قورسە بەڵام لە لایەکی تریشەوە ئەگەر باس لەوە بکرێت ئایا مەسلحەت لەوایە کە مزگەوت دابخرێت لەبەر مەترسی کۆڕۆنایان نا ئەمەش جانبێکی ترە کەواتە خەڵکی لەم بوارەیە لەم مۆزوعەیە بوونە دوو طرف طرفێکیان بەلایەنەوە زۆر قورسە داخستنی مزگەوتەکان لە کاتێکی ئەوە طرفی دووهەمیشان بەلایەوە ئاساییە ئەوەی کە بەلایەوە قورسە وەکو عەرزمکردن ئەوەیە کە خولیای مزگەوت بووە و ئەزانێ مزگەوت ئاسوودەی دەرونی پێ بەخشێت و هەروەها مقاومەی بۆ دروستەکات چونکە ئەم ڤایرۆسە پێویستی بووە کە ئینسانەکە بەهێز بێت دەرونی بەهێز بێت بۆی مقاومەی کرد ئەمیش ئەوە ئەزانێت کە چووە مزگەوتەوە ئەو مقاومەی بۆ دروست ئەبێت تێگەیشتنی ئەم خەڵکەی کە وەکو جەناب داماشت پێکرد کە هۆگری مزگەوتەکان بووە ئەگەر ڕۆژێک نەڕوە یان مەسەلەن نوێژێک نەڕوە بەلایەوە زۆر سەختە تێگەیشتنیان بۆ ئەم بڕیارە چۆنە ئایا بە پاساوێکی معقولی ئەزانن و شیاوی ئەزانن و خۆیانی لەسەر ڕادێنن یان بڕیارەکە چۆنە گوزەرێ لەمەیە خەڵک بۆتە بە چەند بەشێکەوە بەشێکیان بە مۆزوعێکی سیاسی ئەزانن بۆیە زیاتر لەسەر دەرونیان قورسە چونکە سێرەکەن بێجگە لە مزگەوتەکان و قوتابخانە و جامیعەکان شوێنەکانی تر کە قەرەباڵغی پێوەیە وەکو مۆڵەکان بازاڕە گەورەکان هەندێک لە چایخانە و کافتریا ئەوانە ئیهمال کراون قەرەباڵغی زۆرشی تایە بەڵام پێیان دانەخراوە ئەڵێ بۆ یەکەم جار لە مزگەوتەوە دەستیان پێکرد یان لە قوتابخانە و جامیعە و مزگەوت دەستیان پێکرد بۆ ئەو شوێنانەی تر لە پێشا دانەخران هەندێک ئەم بوارەی بەم شێوازە ئەڕوانێت هەندێکی تر بەلایەنەوە ئاساییە ئەگەر وەکو لە قوتابخانە و جامیعەکان و دەستیان پێکرد لە مزگەوتی شێو دەست پێ بکرێت چونکە ئەوش جێ کۆبوونەوەی خەڵکە مادەم بۆ پارێزگاری لە نەفسی خەڵکەکەیە قەیچێکە با لە مزگەوتەکان شو دەست پێ بکرێت کەواتە خەڵک بوون بە دوو بەشەوە زۆر باش کاک دکتۆر با لە خەڵک گەڕێنکەواتە بین لەسەر ئەسڵی بڕیارەکانی دین بەسە بکەین ئایا ئەم بڕیارە لە ڕوانگەی ئاینی ئیسلامەوە لە ڕوانگەی فقهیەوە با بڵێین بڕیارێکی دروستە و ڕێگە پێدراوە یانە ئەگەر بێت و ئێمە واسێری ئەوە بکەین بڵێن مزگەوت ئەوانی کە بەلایەنەوە قورسە ئیتر شارەزایان لە دین هەیە یان نیانە وەکو موسڵمانێک بەلایەوە قورسە ئەڵێ من مزگەوت شوێنێکی پیرۆزە و شوێنێکی پاکە و موسڵمانان کاتێک کاچنە مزگەوتەوە شەو ڕۆژە بەلایانی کەمەوە 5 جار دەست و دەم و چاوی و قاچیانە شۆرن کەواتە ئەوەی کە ئەچێتە ناو مزگەوتە کەسێکی پاک و تەمیزە و مزگەوتیش پاک و تەمیز ڕاگیرێت کەواتە دوورە لە بڵاوبوونەوەی ڤایرۆسیایە بە چاو شوێنەکانی ترەوە کەواتە مزگەوت معڕز نییە بۆ ڤایرۆسی کۆڕۆناتیا بڵاو بێتەوە پێویست ناکە دابخرێت ئەمە یەک دووهەمیان ئەڵێن ئینسان کاتێک ئاچێتە ناو مزگەوتەوە لەوێ لەخوا ئەپاڕێتەوە بۆکە ئەم بەڵایە لەسەر لاچێت بەتابەتی لە نوێژەکانە قونوت ئەخوێنێت شوێنێکی پیرۆزە و ئینسان لەوێ پێویستی بەوەیە کە بچێتە مزگەوتەوە قونوت بخوێنێت دوعا بکات ئێستا ئەمەم ڕێگەمان لێ بگیرێت لەوانەیە ڤایرۆسەکە زیاتر بەسەرمان ئەزاڵ بێت ئێمەمان لێ بگیرێت پاشان هەندێک ئەوە ئێنەوە بەڵگا بۆ داخستنی مزگەوتەکان کە ئاڵێن دروست نییە ئەو ئاەتەکە فەرمووە ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها ئەڵێ من بێت ئەو بابەوە کە ئینسانێک بێتە هۆی ئەوەی کە دەرگای مزگەوتەکان دابخرێت کەس ذکری خوای تیا بکرێت ئەمە زاڵم بە زاڵم حەسێ بکرێ هەر کەسێک بێت ئەگەر مامۆسای ئاینیش بێ منعی بکات ئەچێت ئەو بابەتەوە طبعا ئەمە وەکو بۆچوون کە ئەمانە باسەکەین و بەڵگەی ترشێنەوە کاڵن لە تاریخی ئیسلامیە شتێکی وامان نییە بەهۆی وەبا و نەخۆشیەوە دەرگای مزگەوتەکان داخرابن بەهۆی نەخۆشیەوە دەرگای مزگەوتەکان داخن بەڵکو خەڵکی لەو کاتانەیە کاتێکە تووشی ناڕەحەتیە بن بەرەو مزگەوتەکانە ڕۆن نەک لە مزگەوتەکان دووریان خەنەوە ئەمە ئەم بۆچوونە ئەم بەڵگانیان هەیە ئەوەشی کە ئاڵێت نەخێر دروستە بە تایبەتی ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕای فیقه زانایان کە باسییان کردووە طبعا پێشی هەموو شتێک چێ
ئەتوانێت دەرگای مزگەوت دابخات یان مەنع بکات چییە سەلاحەتی ئەمەی هەیە ئایا دەسەڵاتە یان مفتیەکان زانەکانی ئاین مەسەلەی مزگەوت چکە پەیوەندی بە عیباداتەوە هەیە ماڵی خوایە ئەبێ ئەمە زانانی ئاینی قسەی لەسەر بکەن بەڵام بە ڕەچاوکردنی تەخەسوساتیش مەسەلەن زانانی ئاینی لەگەڵ پزیشکەکانە دابنیشن وەکو داژنیشون لێژنەی فتووە چەند جار لەگەڵ پزیشکانە دانیشتون باسی ئەمەیان کردووە ئەگەر گەیشتە ئەو دەرەجەی کە ئەهلی اختصاص کە پزیشکەکانن بڕیاریان وابوو بە کۆی دەنگ پێویستە کات مزگەوتەکاندا بخرێن چونکە ئەبێتە هۆی ئەوەی کە لەو مزگەوتانەیە ڤایرۆس بڵاو بێتەوە تەشەنە بکات ئەوە لەم حاڵەتەیە زانایانی ئاینی ملزەم بن بەوەی کە قسە لە پزیشکان وەربگرن بەڵام ئەگەر هاتوو هێشتا نەگەیشتووە ئەو دەرەجەی کە خەتەریاتێکی وا ببێت خەتەریەکە زۆر نەبوو ئەبێت بۆ شێوە پەلەپەلی لێ نەکرێت یعنی شوێنی ترمان زۆرە کە خەتەریاتی زیاتر تاوەکو مزگەوت وەکو مۆڵەکان وەکو کافتریاکان وەکو شوێنی تر کە بەرکەوتەی زیاتریشی تایە ئەبێت لەوانەوە دەست پێ بکرێت ئەمجا بۆ داخستنی مزگەوتەکانی شەرت نییە لە هەموو شارەکان وەکو یەک وا بێت ئەو شارێک کە زۆر خەتەریاتی تیا ڤایرۆسەکە تەشەنە کردووە ئەتوانرێ فتوواکە بۆ ئەو شارە جیا بێت لەگەڵ فتووا بۆ شارێکی تر کە هێشتا ڤایرۆسەکە تەشەنەی نەکردوەتیایە ڕێگەی تریش دەتوانێت بگیرێتە بەر بۆ ئەوەی کە مزگەوتەکان بە کولی دانەخرێت ئەتوانرێت مەسەلەن ئەوانەی کە بە ساڵاچوون یان کە گومانی نەخۆشییان هەیە ئەوانە نێڵم چنە ناو مزگەوتەکان ئەوەی کە گەنج و لێهاتۆ ئەتوانێت و مەقاوەی نەخۆشی بکات با بۆ ئەوانە مزگەوتەکە کراوە بە قەیچێکە چیتیایە یعنی ئەمانە هەمووی بۆ چوونن لەوە بۆی کە منعی ئەوە بکرێت کە بە کولی مزگەوتەکان دابخرێن ئەکرێت پەلەی لێ نەکرایە یعنی ئەو نیگەرانی کە لەلای موسڵمانانی کوردستان دروست بووە لەوەیە کاڵێن پەلەیەکی پێوە دیار بوو پێشی ئەوەی کە شوێنەکانی داخرێ مزگەوتەکان داخران ئەم بۆچوونانەی کە لە ئارایان نەک بۆ مزگەوتەکان بۆ دەرگا داخستن بڕووی حەج و عەمرەشە دیسان هەر دروستە و جایزە بە هەموو شوێنەکە شوێنە عیبادەت بێت ئەمانە ئەو فتوایانە ئەیانگرێتەوە ئەگەر کاتی خەتەریات هات هەچەند لە ماوە پێشوە لە 29/2020 لیجنەی دائیمەی فتووا لە سعودیە دانیشتنیان کرد لەسەر ئەوەی ئایا عەمرە ڕابگرن لەم کاتەیە یان نە پێیان باش بوو کە بۆ کاتێکی دیاریکرا و عەمرە ڕابگیرێت هەتا ئەو کاتێک کە تەئکید دەبنەوە لەوەی کە ژیان و گیانی عەمرەکاران سەلامەتە بێت کاک دکتۆر با قسە لەسەرەوە بکەین مەسەلەن داخستنی دەرگای مزگەوتەکان بەهۆی مەسەلەن نەخۆشیەوە بەستنی دەرگای عەمرەوە مەسەلەن حەج و شوێنە پیرۆزەکان دیسان بە هەمان هۆکارەوە ئەمە هەمووی لەبەر سەلامەتی مرۆڤێکە کە خۆی گەورە لەسەر زەوی دایناوە زەوی پیاوەدان کردوێتەوە ڕێز و شکۆ لە ڕوانگەی ئیسلامەوە بۆ ئەم مرۆڤە چەند و چۆنە بۆچی ئەم هەموو تەقدیسەی هەیە مرۆڤ ئیسلام ڕەحمەتە کاتێکە هاتووە خۆی پەروەردگار پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين ولا آية قرآن زۆر هاتووە قورآن هیدایەتە و ڕەحمەتە و کەواتە یەکێ لە ڕەحمەتەکانی ئیسلام ئەوەتانێک کە بەزەیی بە گیانەوەرانایەتەوە و لەناو هەمووشیانە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەمە خۆی پەروەردگار بەنی ئادەم و ئینسان و مرۆڤی بە پیرۆزاناوە ڕێزی لێناوە لەبەرەوە مرۆڤ لای خۆی پەروەردگار ڕێزدارە هەر بۆ ئەمەیشە کە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێت لهدم الكعبة أهون عند الله من قتل امرئ مسلم يعني ئەگەر کەعبە بڕوخێنرێت بەلای خۆی پەروەردگارەوە ئەهوەندتر و ئاسانترە سووکترە لەوەی کە ئینسانێکی موسڵمان بکوژرێت یان گیانی لەدەست بات بەهۆی هۆیەک لە هۆکارەکانەوە هەر بۆ ئەمەیشە کاتێکە مەری کوڕی خەتاب کە ویستی بچێ بۆ شام هەواڵیان پێیا کە لەوێ تاعون بڵاو بۆتەوە ئیستیشارەی بە هاوڵەکانی کرد ئەم بچینە ئەو شارەوە کە تاعونیتیایان تیانە دوای وتوێژێکی زۆر بڕیاری لەسەرەوە کە بگەڕێتەوە خەبەریان پێیاوتیان ئەی عومەر ئایا تۆ لە تاعون ڕاکەی لە قەدەری خوا ڕاکەیت فەرمووی لە قەدەری خوا ڕاکەم بۆ قەدەری خوا
چوە پێغەمبەر صلی الله فەرمێت ئەگەر لە شوێنێک تاعون یان وەبایەک یان نەخۆشیی گشتی بڵاو بوویەوە ئەوەی کە تایەتی دەرنەچێت و ئەوەشی کە تیانیە نەچێت ئەو شوێنە لەبەرەوە گیانی خەڵکی گیانی مرۆڤەکان پیرۆزن لای خۆی پەروەردگار لەبەرەوە حفظ النفس پارێزگاری لە نەفس ئەمە یەکێکە لەو شتانەی کە مەقاصدی شەریعەتی ئیسلامی لەسەر دامەزراوە کەواتە پێویستە ئینسان لە کاتێکا کە ئەزانێت نەخۆشیشی وا بڵاو بۆتەوە وەکو شندەیە پێویستە ئاگای لە خۆشی بێ ئاگای لە کەسانی تریش بێت پێغەمبەر فەرمێ لا ضرر ولا ضرار نەخۆت تووشی زەرەر بکە نە کەسانی تریش تووشی زەرەر بکە یعنی ئەگەر ئەزانی شوێنێک ئەو نەخۆشیت یا بڵاو بۆتەوە دروست نییە بچیت کە خۆت تووشکەیت چونکە ئەبێتە هۆی ئەوەی کە تۆ قاتل نەفس خۆت بیت بەدەستی خۆت چوتە ئەو شوێنەکە توش بیت و ئەگەر ئەیش زانیت ئەو نەخۆشیت پێوەیە دروست نییە بچیتە ناو خەڵکیەوە نەوەکو خەڵکی توشکەیت قتل نەفسیش ئەوەی ئینسان کوشتن ئەتوانی بکەن بە دوو بەشەوە بەشێکیان لەوەی کە بە کردار ئینسانەکە خۆی ئیقدامی بۆ بکات بیکات وەکەوەی کە بە سلاحی خۆی کوژێ بە چەخۆی خۆی کوژە خۆی بخنکێنێ خۆی بسووتێنێ خۆی هەر شتێ لەمانە کە بەدەسەن قەس بێوێ ئەوە بکات ئەمانە پێوتێ قەتل النەفس ئەمە حرام کراوە و هەروەها نەهی لێکراوە خۆی پەروەردگار فەرمێ ولا تقتلوا أنفسكم و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت هەر کەسێک خۆی بکوژێ بە شتێک لە ڕۆژی قیامەتە بەو شتە عەزابی ئەدرێت لە جەهەنەمە کەواتە ئینسان ئەبێ ئاگای لە خۆی بە ئەو شوێنی کە ئەزانی ئەبێتە هۆی بە هیلاکە چوونی نەفسی تۆ بە تیاچوونی تۆ نابێ بیکەیت ئەمە یەکی لەو شتانەوەی کە ئیقدامکەی بۆ شتێکە بە هیلاک داوە دووهەمیشان بۆ ئەمەش ئەتوانی مەسەلەن ڤایرۆسی کۆڕۆنا بکەین بە نمونەیەک بۆمە ئەگەر ئینسان بزانێت لە شوێنەکە ڤایرۆسی کۆڕۆنایەتایە دروست نییە بچێتە ئەو شوێنەوە بۆ کە تووشی نەبێت چونکە لەوانەیە بەهۆی ئەوە بیمرێنێت جۆری دوو هەمیان ئەوەی کە ئینسان قەتل نەفس ئەوەی کە مەنعکردنی شتێک لە خۆت کە بتکوژێت بۆ نمونە ئینسان ئەگە بزانێت بەهۆی کە نان ناخوات خۆراک ناخوا ئەیکوژێت مدەیەکی چەند ڕۆژێک نان نەخوا بێتە هۆی ئەوەی کە خۆی کوژە بە ئەمشە بە هەمان شێوە ئەبێتە قاتل نەفسی خۆی ئەگەر عیلاجیشیان بۆ دانا دکتۆرەوتی ئەگەر عیلاجە بەکار نێنی پزیشک پێی ئەم عیلاجە بەکار نێنی ئەمریت ئەمیش نەیخۆر عیلاجەکەی بەکار نێنە ئەمە مەنعکردنی خۆیەتی لەو عیلاجە ئەمیش دەبێتە قاتل نەفسی خۆی لەبەرەوە هەر شتێک بووە هۆی کاری لە ناوچوونی ئینسان گیانی ئینسان بەکردنی شتێک بێت یان بە مەنعکردنی شتێک بێت لە خۆی بەهۆی ئەوە گیانی دەسا بە قاتل نەفس دەدرێت زۆر باش کاک دکتۆریانی کاتێک فتوای لەم شێوەیە دەدرێ موسڵمانان مامەڵەیان لەگەڵ ئەم جۆرە فتوانەیە هەڵسو کەوتیان گوێڕایەڵیان ئەبێت چۆن بێ بۆم جۆرە فتوایانە کە تازەن مەسەلەن لەوانەیە مەسەلەن شتێک نەبێ نەسێکی مەقتوع و ڕاوی لەسەر بێ ئەمە قسەی خوایە و قسەی پێغەمبەرە نەبێت مەسەلەن چۆن موسڵمان پێویستە ئەریشێتی واجبە با بڵین ئەیا واجبە واجب نییە چۆنە جەناب ڕوونی کەرەوە مامەڵە لەگەڵ ئەم جۆرە فتوایانەیە بکەن موسڵمان ئەبێ پێشینە بێ بۆ لە زۆر بەشتا پێشینە بێت بەتای بۆ کارە چاکەکان لە پێشی کەسانی ترەوە بێت و بەنسبەت ئەم ڤایرۆسەوە کە ئێستا ئەمە هەیە فەرق لە بینی موسڵمان و غەیری موسڵمانە ناکات لەسەر مەذهب و دین و قەومیەت و ئەوانە کەس لە ناو نابات هەر کەسێک کە تووشی بوو موسڵمان بێ موسڵمان نەبێت کە تووشی بوو ئەگەر مقاومەی نەکرد توانای مسەیطر بوون بەسەریان نەبوو ئەیکوژێت لەبەرەوە ئینسان موسڵمان نابێ ینی ئەوە بۆ شێوەیە بیرکاتەوە بڵێ من موسڵمانم و ئەوەکەم من ناگرێت و نەخێر بەڵێ دوعاکردن ضروریە لە کاتێکا کە بەڵایەت بۆ پارێزگایی لە ئینسان چونکە دوعا بەڵا لا ئابات بەڵام ئەبێ لەگەڵ ئەوەیشە ئینسان ئەسبابەکان بەکاربێنێت دوعای لەگەڵا بکات و ئەو ڕێنمایانەی کە پزیشکەکان بڵاویەکەنەوە بە جوانی ڕێنماییەکان جێبەجێ بکات بۆ ئەوەی پارێزراو بێت کەسێک هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم
دانیش لەلایە پێغەمبەر فەرمووی وڵاخەکەت چی لێ کرد تی وازم لێ هێنا لە دەرەوە بەرەڵام کردەوە یاوەندە دەستی خوا پێغەمبەر فەرمووی بی بەستەرەوە ئەمجا بیر دەستی خوا کەواتە ئینسان ئەسبابەکان بەکار بهێنێت ئەمجا تەوەکوڵ لەگەڵ لەسەر خوا بەسێ کەواتە تەنها سەبەبەکان پێویست نین و تەنها تەوەکولیش پێویست نییە ئەبێ بەیەکەوە سەبەب بەکار بێنی لەگەڵ تەوەکولە ئەو کاتە هەردووکیان بەیەکەوە مامەڵەیان واجبە با تێگەیشتنەکە مەسەڵەن ڕوون بێ کە فتوایەک دراوە ئێستا مەسەڵەن دەرگای مزگەوتەکان داخراوە مسلمانان واجبە مەسەڵەن پێوەی پابەند بن یانە چۆنە مەسەڵەن لە کاتێکە کە بە شێوایە مزگەوتەکان دائەخرێن ئەگەر مسلمانان تەئکید بوون لەوەی کە بەهۆی ڤایرۆسەکەوە بەهۆی ئەو ڤایرۆسەوە مسلمانان لە ناو مزگەوتەکانە تووشی ئەو نەخۆشیە بن واجبە ئیلتیزامی پێوە بکەن و هەروەها لای مامۆسایانی ئاینیش باشتر وایە زیاتر تەئکید لە پزیشکەکان بکەنەوە و فتوای بۆ خەڵکە دەربکەن لەستەروبەندی ئەم فتوایە و لە ئێستایا مەسەلەن هەندێک مسلمان و هەندێک مامۆسای ئاینی بەڕێز مەسەلەن لە ڕوانگەیەوەی کە حەسیان بۆ عیبادەت و خۆشەویستیان بۆ مزگەوتەوە هەیە ئەچن مەسەلەن لە دەشتاییەکە و جەماعەتەکە لەبەردەم مزگەوتەکەیان نوێژ بە کۆمەڵەکان مەسەلەن هەمان شاعیرەکەنەوە کە پێشتر لە ناو مزگەوتەکەیان ئەمە تا چەند دروستەوە ڕێگە پێدراوە لەگەڵ گوێڕایالیان بۆ فتواکە دێتەوە یەکەم شێت ئێمە بیرمان نەچێت کە لەژێی فتوای هەرێمی کوردستان بڕیاری بەداخستنی مزگەوتەکان نەیە یعنی ئەوەی کە لەژێی فتوا بڕیاری لەسەرە پەلێنەکردن بوو لە داخستنی مزگەوتەکانە لەبەرەوە ئەکو فتوامان نییە لەسەر داخستنی مزگەوتەکان بەڵام فتوایشی جیهانیمان هەیە مەسەلەن ئەوە فتوای جیهانیەکە ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئەڵێن ئەگەر هاتوو وەکو لە سعودیە بڕیاری لەسەر دراوە لە میسر کراوە دکتۆر عەدلی قەرەداغی بە هەمان شێوە ئەو فتوای لەسەرەوە دەرکردووە ئەڵێ ئەگەر لە حاڵەتێکە پزیشکەکان بڕیاریان لەسەر ئەوەیە ئەهلی اختصاص بڕیان لەسەرەوەیە کە ڤایرۆسێکە بۆ وەبایەک و هەروەها هەموو شوێنەکان ئەگرێتەوە ترسەکە ئەوەنە زۆر بوو لەو حاڵەتانەیە دروستە جمعە جەماعەت حتا حەج و عەمرەش ڕابگیرێت بۆ کاتێکی دیاری کراوە بەڵام ئایا لەم کاتەیە لە کوردستانی خۆمانە لە هەموو شارەکانە گەشتە ئەو دەرەجەی کە ترسێکی وا هەبێکە لە مزگەوتەکانە ئەو نەخۆشیە بڵاو بێتەوە یان نە ئەمە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەو کەسانی کە ئەهلی اختصاصن زیاتر لەو بوارەیە تەخەسوسیان هەیە وەکو پزیشکە بەڕێزەکان ئەوانە قسەی لەسەر بکەن ئەوەی کە زیاتر قسەیان لەسەر کردووە ئەڵێن بە تێکەڵبوون بەدەست لێیان بە نزیکبوونەوە لێی ئەبێت ئەمەش لە مزگەوتە ئەوە هەیە مەسەلەن ئێستا مەترسیەکە واقعە لە مزگەوتە ئەمانە ئەبێت لەوانەیە ئەگەر تەوقەیشتەکەن بەیەکەوە لە کاتێک کە بەتەنیشت یەکەوە نوێژەکەن چەند سانتیمەترێک لە یەک دوورن لە کاتی سوژدەکانە بە تایبەتی ئینسان هەناسە ئايات هەناسی ئەمە چێ بەسەر هەناسی ئەوی ترە بە هەمان شێو ئەمانە معڕەزن بۆ ئینسان بە تێگەیشتی من ئەوەیە ئەگەر ئەم ماوەیە ئینسان مسلمانەکان خۆیان ڕابگرن تەحملی ئەوە بکەن لە ماڵەکانە نوێژەکانی خۆیان بە جوانی بکەن ئەتوانین ماڵەکانکن بە مزگەوتێک هەر لە ماڵی خۆیانە بە جەماعەت نوێژەکانکن خێری جەماعەتێکیشان بۆ نووسرێت بە ئێمە نەبینە هۆی ئەوەی کە ئەم نەخۆشیە بڵاو بێتەوە مەسەڵەن کاک دکتۆر ئێمە ئەگەر نەسێکمان نەبێ یا فەرمودەیەکمان نەبێ لەسەرەوەی کە نەخۆشی هەبوو دەرگای مزگەوتەکاندا بخرێ خۆ یان مەسەڵەن لە ماڵەوە نوێژ بکرێ باوا بڵێ خۆ فەرمودەی دیکەمان هەیە مەسەڵەن نەفەرمێ ئەگەر باران بوو هەر لەبەر تەندروستی مسلمانان مەسەڵەن لە ماڵەوە گونجێ نوێژ پێغەمبەر صلی الله علیه و سلم بە بانگبێژەکەی خۆی فەرموو لە شەوی فەرمێ لە شەوێکە کە شەوێکی زۆر سارد بووە یان بایەکی بەهێزی هەبووە فەرموویەتی پێی بانگەوازکە لە کاتی بانگەکە پێیان بڵێ صەلوا فی ڕحالیکم نوێژەکانتان بکەن لە ماڵەکانی خۆتانە لەو شوێنێکە تی نیشتەجێ بوون جا باشە ئەگەر لە حاڵەتێکە بۆ باران یان بۆ با پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبەر مەترسی ژیانی ئەو مسلمانانە ئەمەی بۆ حەڵال کرده بن کە نێن بۆ مزگەوت لە ماڵەکانی خۆیان بکەن ئایا نەخۆشیەکی ئاوا کوشندە
جێ ئەوە نییە کە ئینسانەکان لە ماڵەکانی خۆیانە نوێژەکەی خۆیان بکەن. ئەمە بەڵگەیەکە ئەو کەسانی کە ئاڵێن دروستە مزگەوتەکان دابخرێن، ئەو کەسانی کە بڕوان بەوە کە دروستە مزگەوتەکان دابخرێن بەڵگەیەکی بەقوتە ئەمەش کە لەو کاتەیە کە لەبەر بارانیا لەبەر ڕەشەبا لەبەر سەرما بۆ کە گیانی ئەو خەڵکە پارێزرا بێت. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی مەچن بۆ مزگەوتەکان لە شوێنی خۆتان نوێشن، کەواتە ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کە هەر کاتێ ئینسان ترسی ژیانی بوو ئەتوانێت نەچێت بۆ مزگەوتەکان. پاشان پێغەمبەر صلی الله فەرمێت با ئەو کەسانەی کە باسی حوشتری ئەوانی کە حوشتریان هەبووە، ئەو کەسانی کە حوشتریان هەیە نەخۆشن، حوشترە نەخۆشەکان نەخەنە لای حوشتری ساخ لەبەر ئەوەی کە ئەمانە لەوانە توش نەبن. ئەمە بۆ ئینسانیش بە هەمان شێو ئەتوانی قیاسکەی دەسەر. لە ڕوايەتی ترا باسی ئەوە کە ئەفەرمێت بە سەقیمەکان ئەوەی کە نەخۆشن نەچنە لای سەحیحەکان ئەوەی کە لە شیان ساخە بۆی کە تووشی نەخۆشی نەبن لەوانەوە. لەوە بەهێزتریش لە کتێبێکە کە باسی ئەکات لە شەرحی معانی ئاثار ئەفەرمێت ئەبوو موسای ئەشعری کۆمەڵی کەس دەوریان لێ قسەیان لەگەڵی کرد. یەکێ لەوانەیە کە ناوی تاریقی کوڕی شیهاب بوو ئەژێڕێتەوە ڕیواتەکە. ئەڵێ ئەبوو موسا پێیوتین وتی ئەگەر ئێوە لەوە ئەترسن کە لەگەڵ منە قسە بکەن ئەتوانن لەگەڵ من قسە نەکەن، چونکە ئێوە ئەزانن کە لە ناو ماڵ و خێزانی منە تاعون بڵاو بۆتەوە. عەرەبیەکەی بەم شێوەڵێ ئەبوو موسا ئەشعری پێوتن قال لنا ذات يوم لا عليكم إن تخفوا عني تاوان هیچ شیان لەسەر نییە، عیب نییە بۆ ئێوە ئەگەر خۆتان لە من بشارنەوە نێنە لای من. فإن هذا الطاعون قد وقع في أهلي. ئێوە ئەزانن کە طاعون کە وەبایە بووە نەخۆشیێک بووە خەڵک لێوەی گرتوتەوە لە ناو خێزانەکەی منە طاعون بڵاو بۆتەوە. ئەمجا فەرمێ فمن شاء منكم أن يتنزه فليتنزه. هەر کەسە لە ئێوە ئەوێ خۆی پارێزی بکا لە من نێتە نزیکی منەوە بانێت. ئەمە بەڵگەیەکە لەوەی ئینسان ئەگەر زانی کەسێک نەخۆشی کۆڕۆنای هەیە یان ترسی ئەوەیە کە گرتبێتی نەچێتە ئەو شوێنە. مزگەوتیش بە هەمان شێوە مادەم ئەو خەڵکە زۆری بۆ یەت احتیمالە لەبەرەوەی کە دکتۆرەکان ئەڵێن جاری وایە لە ماوەی 2 هەفتەیە ئەم ئینسانە ئاڕازەکانی پێوە دەرناکەوێت کە ئەو تووشینەوە نەخۆشە بۆ بەڵام ئێشی گوێزێتەوە. من لەوانەیە هەست نەکەم بەوەی کە تووش بووم، بەڵام لەوانەیە تووشیش بووم بیگوێزم بۆ کەسێکی تر. لەبەرەوە پارێزیکردن لەم ماوای ئینسانەکە نەچێتە مزگەوتەکانیشەوە پارێزی بکات. یەکێکە لەوانەیە کە ئینشاءڵڵا سەرپێچیکردنەکەی چۆنە کاک دکتۆر؟ مەسەن ئەگەر کەسێک سەرپێچی کرد و گوێی نەدا بەم ڕێنمانە، گوێی نەدا بە فتوا، گوێی نەدا بە هەمۆژگاری، گوێی نەدا بە تەندروستی خۆشی و خەڵکی دەوروبەریشی مەسەلەن، ئایا پێی تاوانبار و گوناهبارە بێ یان چۆن؟ تەمەن تاوانبارە بێ ئەگەر بزانێت بەهۆی ئەوەوە کەسانی تر تووشی ئەزیێتە بن تاوانبارە بێت و ئەبێتە قاتیلی ئەو کەسانیش ئەگەر ئەو نەخۆشی هەڵگرتی بێت بچێتە ئەو شوێنەوە ئەو کەسانە توش بکات ئەبێتە قاتیلی ئەو کەسانە. ئەگەر کەسێ بەهۆی ئەوە تووشی ئەو نەخۆشیە ببێت و بمرێ ئەوە خەتەرە. لەبەرەوە پێویستە کات ئینسان بە عاقڵانە بیرکاتەوە و بە هەوا و نەفسی خۆی بیر نەکاتەوە و تعەسوبی نەبێت زۆر بۆ شێوەیە. ئەمە تەنها بۆ شوێنە پیرۆزەکان مەسەلەن ئەرکی موسڵمانەکە نەچێت یان بۆ شوێنەکانی تریش هەموو شوێن ئەگەر لە کاتێکە بۆ شوێنە پیرۆزەکان ئێمە بڵێن دروستی ئینسان نەچێتە ئەو شوێنە پیرۆزانە بۆ شوێنەکانی تر بە دەرەجە ئەولا ئەبێ نەچێت خۆی لێ پارێزێت. لە کاتێکا کە مزگەوت کە پیرۆزترین شوێنە و زۆر بە پاکیش ئەپارێزرێت ئێمە بڵێن دروستە لەم کاتانەیە نەچین بۆ شوێنەکانی تر ئەبێ زۆر بە زیاتر ئێمە خۆمانی لێ پارێزین. لەبەرەوە مسلمانە بێت زۆر عاقڵانە بیرکاتەوە عاقڵ بێت، مسلمانێکی عاقڵ بێت، بزانێت کە لە شوێنێکە زەرەی خۆی تایە یان کەسانی تری تایە خۆی لێ پارێزێت. بەدیلی ئەمەم ئینسانی مسلمان چی بکە بۆ پڕکردنەوەی ئەم
فراغی بۆی دروست بۆ لە مزگەوتە بەدەر ینی تۆ ئەگەر نوێژەکەت لە ماڵەوە بکەی لەوانەیە بەقەی مزگەوت خێری نەبێت نەک لەوانەیە هەروایە بە تاکیدیانی بۆ بەدەستێنانەوەی ئەو خێری کە لە دەست دەچێت مرۆڤی مسلمان چی بکە باشە ڕۆژانە وەکو مژدەیەک بۆ ئەو کەسانی کە پێشتر خولیای مزگەوت بوون نوێژەکان بە جەماعەت کردووە ئەو کەسەی کە نەخۆش ئەکەوێت ناتوانێت بچێ بۆ مزگەوت لەبەر نەخۆشی کە نەخۆش و نەتوانێت بچێ بۆ مزگەوت پێشتر تا لەشی ساغ بۆ هەرچووی مزگەوتی کردبێت ئەو نوێژەی کە لە ماڵەوەی کا ناتوانێت بچێ بۆ مزگەوت کە نەخۆشە دەرەجەی جەماعەتەکەی بۆ نووسراوە چونکە نەخۆشیەکە مەنعی کرد کە نەچێ بۆ مزگەوت ئەو کەسانەیش کە پێشتر ئێستا لەم کاتەیە پێشتر نوێژەکان بە جەماعەت کردو ئێستا مزگەوتیان لێ داخراوە ناچن بۆ ئەوێ ئەوانش ئەگرێتەوە ئێستا کە لە ماڵەکانی خۆیان نوێژەکانیان نەکەن و ڕێگەیان بچن بۆ جەماعەت خێری جەماعەتەکەیان بۆ ئەنووسێت مادەم منعیان کراوە لە جەماعەت ئەمە وەکو مژدەیەکە بۆ ئەو کەسانە کە بە شەرتێک پێشتر بە جەماعەت نوێژیان کردوێ ئێستا ڕێیان لێگیراوە هەر لە ماڵەکانی خۆیان نوێژەکانەکەن خێری ئەو جەماعەتیان بۆ ئەنووسێت وەکو پەرستش چۆن بکەن باشترە مەسەلەن وەکو عیباداتی ئیضافی وەکو زیکر و ئەگەر تا پێیان بکرێت خۆیان خەریکن بە خوێندنی قورئانەوە خوێندنی قورئان لە هەموو شتێک باشترە کە خۆی پێوە خەریکن ئەمە یەک دووهەمیش ئەو هەندێک سونەنمان هەیە کە سونەتەکان نوێژە سونەتەکان کە کاتی هەیە سەلات الضحامان هەیە سەلات اللەیلمان هەیە ئەمانە ویترمان هەیە ئەمانەمان هەیە لە کاتی خۆیان ئەو نوێژانە جێبەجێ بکات ئەگەر پێشتریش مەجالی نەبوو ئێستا خۆی پێوە خەریک کات و خۆی نوێژەکانی بکە خۆی بۆ کاتی خۆی بۆ بەڕێکات هەندێک بیر و ڕاهەیە باشتر لای موسڵمانان مەسەلەنەوەیە کە هەندێک پێیان وایە مەسەلەن مسلمان نابێ بترسێ مەسەلەن یان ڕاهاتۆ لەسەرەوەی بڵێ خوای گەورەیە و پشت بەخوا ببەستین مەسەلەن ئەمە چۆنە لە ئاینی پیرۆزی ئیسلامە لەم حاڵەتانەیە کە بارودۆخیشی هەڵە تێگەیشتنە پیامبەر سەڵام فەرمێت خۆی پەروەردگار دەرمانی بۆ هەموو دەردێک داناوە دەرمانی دەردەکانی خۆتان بکەن کەواتە ئینسان پێویستە کات ترسی هەبێت لە نەخۆشی و هەر کاتێکیش کە زانی نەخۆشیەک هەیە دەرمانەکەی یەکەم شت ویقایە خۆپارێزیە پێشوەکە تووشی بێت خۆپارێزیە ئەگەر دوایی توشبوونەکەیش پێویستە کات دەرمان بەکاربێنێت ئێتە دەرمانەکە ئایا بەوەی کە هەندێک دەرمانی تایبەتی هەیە کە بەکاری بێنە بیخوات یان لە خۆراکی طەبیعیە یان خۆ دوورخستنەوەیە لە قەرباڵەکە و جەنجاڵی ئەمانە یعنی پێویستە کات ئینسان مسلمان وریا بێت و خۆی بپارێزێت ترسی هەبێت لەوەی کە نەخۆشی هەیە کەواتە ئەوە ناگەێنێ بەڵێ وەڵا ئینسان کە مسلمان بوو ئەبێتەوە کولی لەسەر خوا بێت لە هیچ شتێ نەترسێ نەخێر ترسیش هەیە خۆپارێزیش هەیە ڕێکارەکان بگرێتە بەر بەڵام ئەوەش بزانێت کە هەرچی خوای پەروەردگار ڕازی نەبێ لەسەری نابێت ئەگەر هەموو ئەو شارە تووشی نەخۆشی ببن ئەگەر خوای پەروەردگار ڕزای لەسەر نەبێت کە ئەو ئینسان توش بێت تووشی نابێت و ئەگەر خوای پەروەردگارش بێ تووشی ئەو نەخۆشی بکات ئەگەر تەنها کەسیش بۆ لەو شارەیە کەسی تر توش نەبێت ئەو تووشێ بێت کەواتە ئینسانە بێ ئیمانی بەوە هەبێت کە هەموو شتەکان لای خوای پەروەردگارەوەیە بەڵام پێویستی شەکە ئینسان پارێز لە خۆی بکات بەڵێ من تووشی نابم یان دەستەخەمە سەر ئەو ئاگر ئەگە خوا ڕەزامەندی وشتی لەسەر نەبێت کە دەستم سووتێ ناوچن نە تۆ ئەزانیت خوای پەروەردگار ئەم ئاگرەی دانا و گەرمیشتیایە دەستە سووتێنێت ئەبێت خۆتی لێ پارێزیت لەبەرەوە ئینسان شتەکان عەقڵیش بەکاربێنێ لەگەڵیا و بزانێ هەر شتە لە شوێنی خۆیان بەکاربێنێت زۆر باشە من بەرەو کۆتایی بەرنامەکەمە چم ئەگەر شتێکت هەیە لە ڕوانگەی دینی ئیسلامەوە بۆ ئەو بارودۆخە نەخوازرانەی کە دێنە پێشی مسلمان مەسەلەن ئامۆژگاری یەک ڕێنمایی یەک سوپاس دەکەین وڵای لە کۆتاییمە لە خوای پەروەردگار داوا ئەکەین کە هەموو وڵاتان بپارێزە لەم نەخۆشی و ناخۆشیە و مسلمانانش بە تایبەتی کوردستانی خۆمان خوای پەروەردگار بمان پارێزێ لەم ناڕەحەتیانە ئەڵێم ئینسان وەرەی دانەبەجێت وەرەی بەهێز بێت تەوەکولی بە خوای پەروەردگار هەبێت دوعا بەردەوام دوعا و پاڕانەوەی هەبێت
ئەگەر لە پێشیشە تاوانێکی کردبێت ئێستا خۆی لە تاوانەکانی دوور خاتەوە محاولەکە زیاتر خۆی لەخوا نزیک کاتەوە بەڵکو خۆی پەروەردگاریش ڕەحم و بەزەیی خۆی بنێرێ بۆ ئەم میلەتە و لەم بەڵاو ناڕەحەتیە بە دوورمان بخاتەوە و هەروەها بە وردیش ڕێنمایەکانی پزیشکان جێبەجێ بکەین بۆ ئەوەی کە هیچ نەبێت ئەو ناڕەحەتی کە هاتووە بە سەرمانە وردە وردە بتوانین بیڕێوێنینەوە لە ناو شار و وڵات و کەسی خۆمانە بە دووری خەین و لە دووربین لەو ناڕەحەتیانە چونکە بەڕاستی ئەگەر خوا نەخواستە زیاب بکات تەشەنە بکات ئێمە وەک وڵاتێکی دەسەڵاتدار و زۆر نین کە بتوانین مقاومە بکەین خۆمان لە ناحیە مادیەوە زەعیفین کوردستان و ئەو دەرمان و ئەدوێ بەهێزانشمان نییە لەبەرەوە پێویستە کات ئێمەش هاوکاری حکوومەت بین و هەروەها پارێزگای لە خۆمان بکەین و بەردەوامیش لە دوعا و پاڕەنەوە بین انشاءالله خۆی پەروەردگار هەموو لای پارێزێت انشاءالله. زۆر بەڕێز دکتۆر سەردار ڕەشید حەمەد ساڵح پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی دەستان خۆش بێت ئەزیەتان کێشە ئامادەبوون لە بەرنامەکەمان. بینەرە بەڕێز و خۆشەویستەکان بەم شێوەیە هاتینە کۆتایی هەڵقەی ئەم جارەی بەرنامەکەتان تا هەڵقەی داهاتوو پێتانەگەینەوە هەر شاد بن. دەستان